إنه قرار يخص محافظة كركوك دون أخذ رأي ممثلي مكوناتها ستؤدي هەر ڕێککەوتن و بڕیارێکی تایبەت بە کەرکووک بێگەڕانەوە بۆ وەرگرتنی ڕاوسەرنجی پێکاتەکانی شارەکە ئەوە هەنگاو بەرەونانەوەی پشێوی و ناکۆکی سیاسی و ئەمنی دەنێت. باشترین نمونەش بۆەوە بڕیاری چۆڵکردنی بارگای ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووکە کە داخستنی ڕێگای سەرەکی نێوان کەرکووک هەولێری بەدووادا هات بەهۆی مانگرتنی هاوڵاتیان کە داوا دەکەنەوە بارگایە چۆڵ نەکرێت. هەر بۆیە چارەسەری ڕیشەیی بۆ ئەم گرفتە گەڕانەوەیە بۆ دادگا دوای بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. بۆیە لە ئاگەری ڕێکەوتنی نێوان بەغداد و هەولێر بێ ڕەچاوکردنی دۆخی کەرکووک ناچارمان دەکات هەنگاو بنین بۆ داوای هاوکاری وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی بۆ چارەسەری ئەو دۆخە.